هەڵمەتی هۆشیارکردنەوەی کچان و ژنان لە بەرامبەر زیانەکانی خەتەنەکردنی مێینە بەردەوامە و ڕێکخراوەکان دەیانەوێت لە ڕێگەی کۆڕ و کۆبوونەوەوە خەڵک هۆشیار بکەنەوە. بۆ نمونە ئێمە بەردەوام ڕۆژانە سمینار و هۆشیاریە دەین لە ساڵی 2023 تا ئێستا بەردەوامین لە هۆشیاریکردنەوەی هەموو هەفتێک ڕۆژانە سەردانی لاتی و قەزا و گوند و نەحیەکان و گەڕەکەکانی ناو شار دەکەین بەم بەستی هۆشیاریدان لەسەر بنبڕکردنی خەتەنەکردنی مێینە و کەمکردنەوەی ڕوونکردنەوەی زەروزیانەکانی بۆ ژنان و کچان. بە پێی ڕووپێویەکی ئەنجومەنی باڵای خانمانی هەرێم ڕێژەی خەتەنەکردن لە نێو شارەکان ڕووی لە کەمبوونەوە کردووە، بەڵام ئەو دیاردەیە لە گوند و شارۆچکە دوورە دەستەکان بەردەوامی هەیە. خەتەنەکردنی مێینە گەورەترین توندوشێکەوە بەرامبەر بە ڕەگەزی مێینە دەکرێت. بەداخەوەم یاردەیە زیاتر لە گوندەکان و وە کولتورێکی کۆنە و کەمتر لە شارە بینرێت، بەڵام لە گوندەکانە زیاتر بینرێت و دیاردەیەکی یەکجار خراپە و زیانێکی زۆر بەرامبەر بە ڕەگەزی مێینە دەگەیەنێ. خەتەنەکردنی مێینە کە زۆر جار لەلایەن ژنە بەتەمەنەکانەوە کە بە مامان ناسراون ئەنجام دەدرێت کە لە یاسادا سزای بۆ دانراوە. بە تاوان ئەژمار ئەکرێت و دیارە سزای ئەو کەسانش کەوا ئەنجامی ئەدەن سزای توندی هەیە، بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە لە بواری با بڵێن پزیشکی و ئەوانە ئیش ئەەکەن و هەروەها ئەو کەسانش کە وەکو قابلەی مەئذونە ئیشەکەن بە هەمان شێوە سزاکانیان قورسە، بەڵام خەڵکی ئاساییتر ئەگە ئەنجامی بدا دیارە سزای سوکتری ئەبێت. پێشتر ئاین کرابووە پاساو بۆ خەتەنەکردنی کچان و ژنان، بەڵام بەم دوایانە زانایانی ئاینی هات نەخەت و ئەو دیاردەیەیان بۆ کولتوری کۆن گێڕایەوە نەک ئاینی ئیسلام. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.